سڵاوتان لێبێ هاوڕێیان خۆشحاڵم کە لەم ڤیدیۆیەدا هاتمە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویست بنکەی نوێی کۆمپانیای ئەپڵی زەبەلاح دەکەوێتە کالیفۆرنیاوە لەسەر ڕووبەری دووفەدان لە شێوەی ئەندازەییە بە کەشتێکی مەزن دەچێت و ناوی ئەپڵ پارکی لێنراوە و یەکەم جار کۆمپانیای ئەپڵ دروستکردنی ئەم بارگایی لەسەر زاری ستیڤ جۆبز ڕاگەیاند لە ساڵی 2006دا و 8 ساڵی خەیان تا لەوێنە و پلاندانان و کارە پێویستیەکان تەواو بێت بۆ ئەم پرۆژە زەبەلاحە. لە ساڵی 2004 دەدا بیناکە کەوتە سەر پێی خۆی و لە ساڵی 2017دا کارمەندەکان گوازرانەوە بۆ ئەم بنکە نوێیە. بیناکە شێوەی ئەڵقەیەکی گەورەی هەیە کە ئاماژەیە بە سێوە گەورەکەی کۆمپانیای ئەپڵ و بڕیار بوو خەرجی پرۆژەکە تەنها $9 ملیار بێت، بەڵام تەنها زەویەکەی $160 ملیۆن تێسوو و بە هاتنی ساڵی 2011 خەرجی ئەم پرۆژەیە چەند قاتی بودجەی دیاریکراوی تێپەڕاند و گەیشتە $3 ملیار تا تەواوکردنی پرۆژەکەش $5 ملیار تێچوو. لەوانەیە ئەم خەرجیە زیادەڕەوی کردن بێت بۆ هەر کۆمپانیایەک جا لە هەر بوارێکدا بێت، بەڵام بۆ کۆمپانیای ئەپڵ شایانی ئەوەیە بە تایبەت ئێستا کام پرۆژەیە بە $2 تریلیۆن مەزەندە دەکرێت، چونکە دەکرێت بڕی زیاتر لە $6 ملیار قازانج بەدەست بهێنێت تەنها لە کۆتایی ئەم ساڵدا. دەکرێت باوەڕ بەمە بکەیت کۆمپانیاکە لە چەند بینایەکی جیاواز پێک دێت، بەڵام نزیکەی لە 80% ڕووبەرەکەی هێشتا سەوزە، وەک بڵێ دیزاینەرەکان زۆر زەختیان لەوە کردوتەوە ئەم ناوچە بەرفراوانەی سەوزایی زۆر گونجاو و هاوڕێی ژینگە بێت کە نزیکەی 9000 درەختی دژەوشکی چێندراون، لە نێوانیاندا زەیتون و قەیسی و گێلاس هەن و بۆ هاندانی کارمەندان لەسەر ژیانێکی تەندروست 3.2 کیلۆمتر ڕێگا هەیە بۆ پیاسەکردن و ڕاکردن، سەرڕای هەبوونی نزیکەی 1000 پاسکیل کە دەکرێت بۆ هاتوچۆکردنی بەردەوامی نێوان بینەکان بەکار بهێنرێت. هۆڵێکی وەرزش و دوویاری گایتێنس و سەنتەرێکی چارەسەریشی تێدایە و هەروەها شوێنی تایبەتیش هەیە بۆ حەوانەوە. هەموو بیناکان بە شێوەیەک دیزاین کراون هاوڕێی ژینگە بن. بینای سەرەکی زۆرترین ژمارەی خانەی وەبەرهێنی وزەی لە تیشکی خۆرەوە تێدایە لە جیهاندا کە دەتوانێت 70 مێگاوات وزە بەرهەم بێنێت کە 175 وزەی پێویستی کۆمپانیاکەیە لەو پەڕی بەکارهێناندا. هەروەها بینای سەرەکی سیستەمێکی هەوا گۆڕکەی سروشتی بەکاردەهێنێت، نەک ڕێگا باوەکانی هەوا گۆڕکەی لە کۆمپانیەکانی تردا کە بەکاردەهێنرێت. بینای ناوەندی لە 4 قات پێک دێت کە لەسەر 1.2 ملیۆن پێدووجا بنیاتنراوە و پڕە لە نووسینگانەی کە هەر یەکێکیان نزیکەی 12000 فەرمانبەر لە خۆ دەگرێت. نزیکەی 800 پارچە شوشەی چەماوە هەیە کە درێژێکیان دەگاتە 45 پێ و دیوی دەرەوەی بیناکە دەڕازێننەوە. هەروها نزیکەی 3000 پارچە شوشەی بچووکتر هەن کە ناوەوەی بیناکەیان ڕازاندۆتەوە و هەمویان لە مادەیەکی ڕوون دروستکراون کە تیشکی خۆر دەدەنەوە و ڕێگیری لە ڕووناکی ناکەن. کۆمپانیاکە توانای لە خۆگرتنی 1200 فەرمانبەری هەیە و بناغەکەی لەسەر نزیکەی 692 پارچە پۆڵای دژەژەنگ بنیاتنراوە کەوا دەکات بەرگەی بوومە لەرزە بگرێت بێ ئەوە هیچ کێشەیەک ڕوو بدات و لە ژێرزەویدا ڕووبەرێکی فراوان بۆ ڕاگرتنی ئۆتۆمبیل هەیە لەگەڵ تۆڕێکی ڕێگا. لە دەوروبەری بیناکە زۆر ئامرازی کات بەسەربردن هەیە، 7 کافتریا هەیە کە توانای 3000 کەسیان هەیە و دەتوانن لە یەک کاتدا خواردن بۆ 1500 کەس دابین بکەن، چونکە بە 3 ئاست دروستکراوە تا بتوانێت بەرگی ئەم ژمارە زۆرە بگرێت. هەروەها ڕووبەری زیاتر هەیە کە ڕێگە بە زیادکردنی کارمەندەدات بۆ کۆمپانیاکە ئەگەر لە داهاتوودا پێویست بکات. لە ناوەڕاستی ئەم ڕووبەرە سەوزاییە تەختەی ستیڤ جۆبز هەیە کە سەقفەکەی لە کاربوون و فایبەر دروست کراوە و بەرزکەرەوەیەکی شوشەی تێدایە بە بەرزی نزیکەی 42 پێ کە میوانەکان لە گەرازێکەوە دەباتە هۆڵی کۆنگرەکان کە 1000 کورسی تێدایە و لە شوشەی دژەشکان دروست کراوە. ئەم بەرزکەرەوەیەش بە بەرزترین بەرزکەرەوەی شوشە وەستا و دادەنرێت لە جیهاندا. چەند بینایەکی تر لە دەوری باخەکە هەیە، یەکێک لەوانش ناوەندی لەش جوانیە کە لەسەر ڕووبەری 100,000 پێی چوارگۆشە و سەنتەرێکی توێژینەوە و گەشە پێدان کە لەسەر ڕووبەری 200,000 پێ چوارگۆشەیە و یەکێکی چاودێری و ناوەندێک بۆ پێشوازی کردنی سەردانی کەران. ئەمە تاکە بینایەکە خەڵک دەتوانن سەردانی بکەن بێ ئەوەی پێشتر کات وەربگرن. بەم زۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. گەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوەزە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن و هەر ڕەخنێک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە
ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سپاسان دەکەم بۆ تەمەشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تاکاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.